هۆنراوەی سەردەم بە پێنووسی ئاکۆشارۆشی خوێندنەوەی ئازا پێنجوێنی. ئەم سەردەما دواهەنگاوی پێی سیس و سڕبووی پاساریەکی ئەستانی هەڵنیشتووی سەرشوڵێکی بەبەی سابووی گوێسەبانی خانووی گڵی میلەتێکە. ئەم سەردەما تەڕاحێکی سەرخۆڵەمێشی ئالوودەیە و لە کەشێکی زەهایمەری کلتورێکی بازاڕیدا ونە و بە دوای هەموو شتێکدا وێڵە خۆی نەبێ. ئەم سەردەما دۆڕیانێکی چەپ و ڕەسی تەمتومانە، دۆڕیانێکە سەوز و سوور و زەردی پێیە، دەڕۆی هەروەی ناڕۆی هەروەی، بەلەز نابێ، بەلەز دەڕوا ڕەنگی ڕووی گەڵاکان هەوراز دەبڕێ کاروانی قەراقچیاکان. ئەم سەردەما سەرابێکە بەر لەوەی بگەینە دیاری وەک ژنۆکە دیار نامێنن. ئەم سەردەما خەونێکە نەواقیع و نەخەیاڵ، فنجانێکە نەپڕە و نەبەتاڵ. ئەم سەردەما بۆ منە، بۆ تۆیە، بۆ ئەوانە و بۆ هیچمان نییە، ماڵدارین و دەڵێن هیچمان نییە. ئەم سەردەما چیرۆکە، دیرۆکە، ئێستایە و ئایندە، میلی کاتکۆیە لە گەردوونی بەریندا. شەپۆلی دەنگە، دەنگی شەپۆلە، 7 ملیارە و وەک بیابان چۆڵە، کەس بە کەس نییە لە شار و شایی و شیندا.